کاتێک لە شاخی گۆیژەوە لە دیمەنەکانی سلێمانی دەڕوانیت وێنەیەکی جوانت دێتە بەرچاو. بەڵام کاتێکیش چاوی کامێرا لە سلێمانیەوە دێتە سەر شاخی گۆیژە پاژماوەی گەشتیاران دەبینیت کە ئەو ناوەی تەنیوە و ناهێڵێت بە جوانی لە دیمەنەکانی سلێمانی بڕوانیت. ئەم وێنانەی کە لە تۆڕی کۆمەڵاتی بڵاو بووەوە و ناڕەزایی زۆری بە دوای خۆی داهێنا دوای هەفتەیەک دێت لە دانانی کورسی و مێز لە شاخی گۆیژە کە بۆ جۆرە پڕ بووە لە خۆڵ و خاشاک. نەجات عەلی سەرپەرشتیاری تیمەکانی شارەوانیە ڕۆژانە لەگەڵ تیمەکانیان ئەرچیان زیاتر بووە و سەرشاخی گۆیژە پاک دەکەنەوە کە گەشتیاران بەو جۆرە ئەو ناوەیان پڕ کردووە لە خۆڵ و خاشاک. ئەمە بەیانیان هەیە تیممان هەیە ڕۆژانە پاکەکەینەوە بەیانیان زوو ئیتر وەکوی بین خۆتانەوە پاکراوەتەوە پاکمان کردوێتەوە لە دوای داوامەکە کە ئێمە ڕێن تەسلیمی گەشتیاریانی یەکەین دیسانەوە پیسی ئەەکەنەوە بۆ مانەوەی ئەو کورسی مێزانەوە ئەو حاویانی کەدایان ناوە لەگەڵ سوپاسدا کە یەکەمین جاریان یەگەشت و گوزارداناوە بۆ حەوانەوەی هاوڵاتیان بەڵام بەداخەوە هەسوو کەوتێکی خراپی لەگەڵاکەن ساڵانی پێشوش هەدابینیان کردوە شارەوانیش بە هەمان شێوە سەلەی خۆڵی بۆ دابین کردوون بەڵام ئەیشکێن ئەیسووتێن دەیبەن پاژماوەکان بەڕاستی کاسوکەوتێکی نادروستی لەگەڵ کرا و تەمایە و لە شوێنەکانە مەترسی گەورەی لەسەر بای تەندروستی هاوڵاتیان لە ڕێی میکرۆب و ڤایرۆسەوە چکە پاژماوەکان بەڕاستی خۆڵ و خاشاک بە هەموو موادێکیەوە لە ڕۆژە گەرماکانەوە تەر لە هاویندا لە دوای چەند ڕۆژێکی کەم و لە زستاندا ڕۆژە ساردەکاندا دوای 9 ڕۆژ دەبێتە ژەهراویترین مەواد. بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئەو کورسی و مێزانەی لە شاخی گۆیژە داناوە تا گەشتیاران پشووی تێدا بدەن. ئەو پرۆژە بچووکە کە لە شاخی گۆیژە کراوە کە بریتیە لە 40 مێز و کورسی و 20 لە کورسی تاک ئەمە پرۆژەیەکی بچووکە خزمەتێکی بچووکە بۆ هاوڵاتیان و بۆ گەشتیاران و ئومێدمان وایە بتوانین لە داهاتوویەکی نزیکە پرۆژەی گەورەتر بخەینە چای ئەزمەڕ و شاخی گۆیژە و ئەو شوێنانەی کە گەشتیاران پێویستیان بە خۆشی و ئارامی و ئیسراحەتی زیاتر هەیە داوە لە هاوڵاتیان لە گەشتیارانی عزیزەکەین کە ئەو خزمەت گوزاریانە بۆ هاوڵاتیانە لە شوێنێکی گشتیایە و چەند بیپارێزن تەمەنی درێژتر ئەبێت و لە پاکردنەوەی لە پاراستنی لە فەوتان. زۆرینەی هاوڵاتیان لە تۆڕەکانی کۆمەڵایەتی هاوڕابوون و داواکاریش بوون شوێنەکانی گەشتیاری و بەتایبەت ئەو پرۆژەیە لە شاخی گۆیژە بە پاشی ڕابگیرێت. بەڵام لێرەدا پرسیارەوەیە کە هەمووان هاوڕان بۆ پاک و خاوێنی ئەی چۆن ڕۆژانە ئەو دیمەنانە دووبارە دەبێتەوە و ناوچە گەشتیاریەکان پڕ دەبنەوە لە خۆڵ و خاشاک. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.